ناڕەزایی و کاردانەوەکان دژی دەستدرێژی سێکسی بۆ سەر مناڵە تەمەن 7 ساڵانەکەی شاری هەولێر بەردەوامە و لەو چوارچێوەیەدا لە ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیان و شارە زۆر گربوونەوەی ناڕەزایی بەڕێوە چوو. قوتابیانی زانکۆی ڕاپەڕین لە گربوونەوەیکی ناڕەزاییدا ئیدانەی دەستدرێژیکردنە سەر کچە 7 ساڵانەکەی هەولێریان کردو داوایان دەکرد بە هیچ شێوەیەک تۆمەتباران ئازاد نەکرێن و سزای توندی یاسایی بدرێن. داوا دەکەین دادگا و دەسەڵاتی شاری هەولێر بەبێ هیچ پاساوێکی حیزبی و بەنەماڵەیی بڕیاری سزایی ئەو تاوانبارانە جێبەجێ بکات، قەرەبی مادی و معنەوی ئەو کیژۆڵەیە بکرێتەوە، ژیان و کاراماتی باوک و خانەوادەکەیشی پارێزراوە بێت. هاوکات بەشێک لە چالاکوانان و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانی قەزای سەید سادق گربوونەوەیکیان بۆ پشتیوانی لە دۆسەی کچە 7 ساڵانەکەی شاری هەولێر ڕێخست و داوای بە سزاگەاندنی تۆمەتبارانیان کرد. هاوڵاتیانی سەید سادق داوا دەکەن یاسا دوور لە دەستێوەردانی حیزبی و سیاسی و وەک تاوانێکی گەورە مامەڵە لەگەڵ کەیسی دەستدرێژی سێکسی بۆ سەر مناڵەکەی هەولێر بکات. لەژێر دروشمی ئێمە خوێنکاری زانکۆین دژی تیرۆری جەستەین لەسەر کەیسی لاڤان لوقمانی پەپولە و قوربانی. بەداخەوە لە کوردستاندا خەریکە تاوانی قێزەون و نامرۆڤانە سەر هەڵدەدات. لە نمونەی ئەو تاوانانە دەستدرێژیکردنە سەر کیژۆڵەیەکی منداڵ و باوکێکی بێکەسە لە کاتێکدا ئەوان نەسەربازی دەمامکداریان هەیە و نەپاسەوانی پیاوکوش. هەروەها چالاکانی مەدەنی شاری کەلار لە ئیدارەی گەرمیان لا بەیاننامەیەکدا بە توندی ئیدانەی دەستدرێژی سەر منداڵەکەی هەولێر دەکەن و داوای بە سزاگەاندنی تاوانبارانی ئەو کردەوە قێزەونە دەکەن. لا بەشێکی بەیاننامەکەی چالاکوانانی ئیدارەی گەرمیان داهاتووە داواکارین لە حکوومەت و دەسەڵاتی دادوەری سنوورێک بۆ ئەو تاوانە قێزەونانە دابنێن بۆ ئەوەی لە ئایندەدا ئەو ڕووداوانە لە حاڵەتەوە نەبن بە دیاردە و هیچ کەسێک نەتوانێت بە ئاسانی تاوانی لەو شێوەیە ئەنجام بدات. ئێمە وەک ژمارەیەک چالاکوانی مەدەنی لە سنووری شارۆچکەی کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان ئەمڕۆ بۆ سەرکۆنەکردنی ئەو تاوانە قێزەونە داوای بە سزاگەیاندنی توندی بکەران و ئەنجامدەرانی ئەو تاوانە و پشتگیریکردن لە باوکی کچە سەملێکراوەکە و کە هەڕەشەی لێکرابوو لێرەدا کۆبووینەتەوە. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش دەسەڵاتی دادوەری سنوورێک بۆ ئەم تاوانە قێزەونانەدا بنرێت بۆ ئەوەی لە ئایندەدا کەس جورئەتی ئەوە نەکات تاوانی هاوشێوەی ئەم تاوانە دووبارە بکاتەوە. ساڵی ڕابردوو لەلایەن چەند کەسێکەوە لە شاری هەولێر دەستدرێژی سێکسی کرایە سەر منداڵێکی کچی تەمەن 7 ساڵان و دوای چەند مانگێک لە دەستگیرکردنیان سەرجەم تاوانباران ئازاد کران. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا دوای ئاشکراکردنی تاوانەکە لەلایەن باوکی کچەکەوە ڕووداوەکە کاردانەوە و ناڕەزایی فراوانی لێکەوتەوە و حکوومەت هێرێم ناچار بوو جارێکی دیکە 5 کەس لە تاوانبارەکان دەستگیر بکاتەوە.